باش ما نصيب الرزق محفوظ. الحمد لله، خوا سلامتك، بارك الله فيك. أحسن الله إليك وبارك الله فيك. آمين، خوا تزادن دوت. نصيب الرزق بسياركم هي مال تاكوي سايما وقت ما ليبوا كوا دمو تشاو كدن كوا حرام بكريت. إيه بەڵام ئێستا چەند مامۆستایەکی سنە کە پرسیارمان لێ کردو وتیانە کەەوە دروستە بیکەی تەنها برۆ نەبێت، یعنی برۆ هەڵ نەگری ئەگینا تەواوی دەموچاوت دروستە هەڵی بگری. باشە بەڕێستانەوە گوێمان لێ بێت. خوشکە بە ڕێزەکەم سێ حاڵەت هەیە. حاڵەتێک ئەوەیە کە ئافرەت یعنی فعلا مووی هەیە، یعنی لە سێری دەکەی پێوە دیارەکە نەما سمێڵی هەیە یا ڕیشی هەیە، موویەکی ڕەش و ڕقی هەیە بچووکە بەڵام دیارە، ئەوە بێگومان دروستە ئینشاء الله تعالى ئەو مووی هەڵگرێت. چونکە ئەسڵ لە ئافرەتدا ئەوە نییە کە سمێڵ یا ڕیشی هەبێت، ئەمە هی پیاوە، هی ئافرەت نییە، بۆیە کە بیکە هیچ کێشەیەکی نییە ئینشاء الله. ئەمما برۆ دەستکاری ناکات بە هیچ شێوازێک، پان بێ گەورە بێ هەرچی بێ نابێت دەستکاری بکرێ، چکەوە حەدیثی تایبەتی لەسەرە کە بەر لەعنەت دەکەوێت. ئەمە حاڵەتی یەک. حاڵەتی دووەمیان هیچ ئەو مووە ڕەش و ڕقەی پێوە دیار نییە، بەس چییە دەیەوێت ئافرەتە دەیەوێت لوستر بێت، تەنها هیچ وا دیار نییە، ینی تاوە مەگەر عینەکێکەکەی زۆر زۆرۆک و زەڕەبینێک ئاها وردە موویەکی نەرمی مردوو هەر دیار نییە. هەندێک ئافرەت نا دەڵێ ئەوەشیان دەیکەم، ئەوە زانایان دەفەرمونون نەخێر دروست نییە، چکە عوزرێکت نییە، هیچ هۆکارێک نییە لێرەدا. سێ هەمیان وتمان برۆیە، برۆ نابێ دەستکاری بکرێت. بارەکە الله فیک. هەشە دەڵێت حاڵەتی یەکەمیش دروست نییە، بەڵام غەڵەتە وانە ئەوەی کە نەسی حەدیثی لەسرە النامصة والمتنمصة، ئەوەی کە برۆی دەکات. ئەمما غەیری برۆ دەموچاو بۆ ئافرەت ئینشاء الله کە وتمان ئەگەر موو هەبوو هیچ کێشەیەکی نییە ئینشاء الله بشی کات، و خوای پەروەردگار ئافرەتی وا دروست کردووە کە ڕیش و سمێڵی نەبێت لە پیاو نەچێت. بەڵێ بۆیە هەر کاتێک ئافرەت بەرە و سروشتی پیاو ڕۆیشت وەکو سمێڵ یا ڕیشیە بوو، دەبێت ئەو لێچوونەی لە پیاوان لابەرێت، خۆی بەژنێتی بهێڵێتەوە، بە کچێتی بهێڵێتەوە، بە مینەتی بهێڵێتەوە، کە دەبێت ئافرەت لوس بێت، نابێت ڕیش و سمێڵی هەبێ. لە بەرامبەریشدا پیاو نابێت وا بکات کە وەکو ئافرەت لوسکە بێت. پیاو ئەسڵ ئەوەیە کە خوای پەروەردگار ڕیشی بۆ داناوە. عائشە ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرموو والذی زەیەنە الرجال باللحى، سوێن بەو خوای پیاوانی جوان کردووە بە ڕیش. ئێستا پیاو بێت ڕیشی خۆی پتاشێت و لوسی کات و جا ئەنواع و ئەشکال دەرمان و مەچینە و شت پەیدا بۆ ئێستا تەماشای دەکەی بەڵێ پیاوە، بەڵام نەسمێڵی هەیە نەڕیشی هەیە هیچ لەگەڵ ئافرەتەکە، جا قژیشی هەیە درێژی دەکاتەوە، فەرموو وەرە جیای بکەرەوە. یعنی غەڵەتە طبعی پیاو، یعنی هێز و زبری و یعنی بە ئیخشەوشین و وەکو عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ ئەی پیاوان ئێوە زبر پەروەردە بن. پیاوە ئافرەتە و هەر یەکەشیان ئەو سروشتەی خۆی لێی جوانە، نەک ئافرەت خۆی وەکو پیاو لێ بکە، پیاو خۆی وەکو ئافرەت لێ بکە، جوان نییە بەڕاستی، وە مخالفی فیتڕەتیشە، مخالفی شەریعەتیشە.